یەکێک لەو پرۆژانەی کە بۆم ساڵ وەکو ڕێکخراوی گەشتماڵی سەرکەوتن بگەشتنەوەەکان کاری لەسەرەکەین بریتە لە پرۆژەی ڕۆڵی نخبە دەستەبژێری کوردستان کۆمەلگای کوردی لە تەتەوڕ لە گەشەکردنی بۆ بوونە بابەتی هەڵبژاردنەکانە ئەم پرۆژەیە باوکای ڕێکخراوی نێدی ئەمریکی ئەنجامەدرێت قۆناغیەکەمان تێپەڕاندووە ئێستا لە قۆناغی دووەمان قۆناغی دووەم ئاسانکارەکەمان دەگەڕێن لە هەرچە پارێزگای سلێمانی هەولێر دۆک هەروەها هەڵەبجە شەهید لەگەڵ کۆمەڵ ئەکادمی و مامۆستای زانکۆ و پسپۆڕانی بواری هەڵبژاردن و نوێنەری پارتەکانی کوردستان وروها نوێنەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کۆ دەبنەوە و دیبەتێکی کراوە و ئەکادمی ئەکەن لە سەبابەتی سیستمی هەڵبژاردن سیستمی هەڵبژاردن چین خێزانەکانی سیستمی هەڵبژاردن کامانن نیمچەکراوە چییە و داخراوە چی و لیستەکان پێناسکان کرێت هەروەها لە ڕوانگەی ئەوانیشەوە کۆی تێنووسەنجەکان ئەخرێتە ڕووبابەتی هەڵبژاردن و پاشان بتوانین لە قۆناغی سێم و قۆناغی چوارەمان ئێمە ئیشی لەسەر بکەین و بتوانین لە داهاتووە کارە بکەین بۆ بابەتی گۆڕینی یاخود دەستکاریکردن و باشکردنی سیستمی هەڵبژاردن لە کوردستانە.